بەناوی خی بەخشندەی مێرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەرنامەی دیداری تایبەتدا قسە لەسەر کۆمەڵی ڕەهەندی گرنگی شاری سلێمانی بکەین ڕەهەندە فکری و سیاسی و مێژووی و فەرهەنگی و کۆمەڵایەتیەکان لەم بەرنامەیەدا قسە لەسەر ئەو گۆڕانکاریانە دەکەین کە بەسەر مێژووی ئەم شارەدا هاتووە هەروەها شاری سلێمانی لە دوورایەکانی مێژوودا هەوڵ دەدەین قسە لەسەر سەردەمی بابانەکان بکەین ئەو پێشکەوتنە کۆمەڵایەتی و سیاسی و ئەدەبیانەی کە لە سەردەمی بابانەکاندا لە شاری سلێمانی ڕویانداوە و دواتر قسە لەسەر ڕۆڵی ئاین و ململانی تەریقەتەکان لە شاری سلێمانی لە دوای ئەمانەش قسە لەسەر ئەو دروستبوونی ئەو نخبە ڕۆشنبیرە دەکەین کە لە سەرەتاکانی سەدەی بیستەمدا لە شاری سلێمانی دروست دەبێ و دواتر ئەمانە فۆرمەلە دەبێ بۆ کۆمەڵێک بزوتنەوەی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و کاریگەریەکانی شاری سلێمانی و جیاوازیەکانی جیاوازیە کللتوری و سیاسیەکانی بە بەراورد لەگەڵ شوێنەکانی دیکە دیداری تایبەتمان بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا سیدیق ساڵح ئەندامی ئەنجومەنی بنکەیژین خۆشحاڵین بۆ سازدانی ئەم دیدارەوە ئامادەبوونت لێرە ئەمێ سەرەتایە قسە لەسەر ئەو بایەخە بکەین سلێمانی لە دوورایەکانی مێژوودا زۆر جار مێژوو نووسەکان و نووسەرەکان کاتێ باسی شاری سلێمانی دەکەن باسی ئەوەکەن کە ئەم شارە جێگای بایەخ و جێگای گرنگجیە هەڵبەت من گرنگجەکان دیاری ناکەم ئەمەوێ ئێوە بۆ بینەران ڕوونی بکەنەوە. سلێمانی لە مێژووی نوێی کووردا ڕەنگە بڵێم لەو شارە دەگمەنانە بێ کە بەدەستی کورد خۆی دروست کراوە بۆ شار دروست کراوە بۆ پایتەختی یەشێک لە میرایەتەکانی کوردی کە میرایەتی بابان بوو. دیارە بە پێوانەی شار بە پێی زەمان و زەمینی خۆی نەک ئەو پێوانەیە کە ئێستا بۆ شار هەیە. ئەم شارە بە تەنیا خێڵێک یا ڕاستە بنەماڵەیەک دروستکەری ئەم شارن بەڵام بەتەن لە خێڵە پێک نهاتووە یا هۆزێ پێک نهاتوە بەڵکو پێکهاتەی جیاجیایی هەیە. ئەم شارە خەڵکی جیاجیای ناوچەکانی دەرەوەی خۆی پێکهێنەری ئەم شارن. بۆ نمونە ئەگە تەماشای ناوی بەشێکی زۆر لە بنەماڵە کۆنەکانی سلێمانی کێبینی هەمویان لە شوێنانی دووری وەکو بۆ نمونە بانە مەریوان سنە هەمەدان یا جێی دووری ترەوە ئەمانە هاتوون هەر یەشێک لەم بنەماڵە جیاجیانش کە لە جێی دوورەوە هاتوون هەر یەکە کولتور و نەریت و جۆرە لە ڕۆشنبیری خۆی لەگەڵ خۆیان هێناوەتە شارەکە. لە پاڵ ئەم پێکاتە جیاوازە کوردیەیە سلێمانی هەر لە سەرتاوە دوو پێکاتەی غیرە کوردیشی تیا بۆ کەوانش هەم مەسیحی و هەم جوولەکە بوون. ئەمانە گەڕەکی تابەتی خۆیانیانە بۆ گەڕەکی گاوران گەڕەکی جوولەکان. ئەم پێکاتە جیاجیایە بەڕاستی دەوری لەوەیە هەبووە کە سیمایەکی تایبەت بابە سلێمانی کە جیاوازە شارەکانی تر. جگە لەوە سلێمانی بە حکمێەوە بۆ خۆی پایتەختی میرایەتیەک بووە زۆربەی هەر زۆری ململانیەکانی ناوخۆی ئەم میرایەتیە لەم ناو شارەکەیە جێژیر بۆ وەچەقی بەستووە. سلێمانی بیریشمان نەچێ ناوەندی دوو تەریقەتی دینی ئیسلام بۆ کەوانیش قادری نەقش بە دەینە سەر ئەو پرسیارە بەسەمێ بپرسم شاری سلێمانی لە سەردەمی میرنشینی باباندا کاتێک کە دروستە بێ ئەبینین تارمایەکانی دوو هێزی هەرێمایەتی گەورە بەسەر ئەم ناوچەیەوە ئەمێنێت دەوڵەتی عوسمانی و هەروەها دەوڵەتی سەفەوی بەشێکی زۆری هێزەکانیان بەم ناوچە گوزەریان کرۆ یاخود ماونەتەوە تا چەند کاریگەری کەلتوری و کۆمەڵایەتی و تەنانەت سیاسی ئەم هێزانە کە هێزی دەرەکی بوون و هێزی بیانی بوون بەسەر کەلتوری شاری سلێمانیدا زاڵ بۆ ئەو کاریگەریەی دەرەکی و تایبەتمەندی خۆیان بەسەر ئەم شارەدا بەجێهێشتووە. ڕاستیەکەی ئەوە شێکی حاشا هەڵنەگرێت کە کاریگەری دەوڵەتانی ئێران و عوسمانی لەسەر ئەم ناوچێ و بەتابەتی ناوچەی سلێمانی کە جێگەی باسی ئەمێ زۆر بووە. ئەوانە ئەو وەختە بەڕاستی منتیقی هێز بووە ئەوانە هێزی گەورە و زەبەلاحیان هەبووە و بەردەوام میرایەتی بابان لەژێر ڕەحمەتی ئەو دوو هێزە زەبەلاحی ناوچەکەیە بووە. بۆیە بمانەوێ نەمانەوێ ئەبینین کاریگەری ئەم دوو هێزە گەورەی ناوچەیە لەسەر میراتیەکە زۆر بووە. دەوری زۆر گرنگیان بینیوە لەوەی کە
ڕێیان بەوە نەداوە ئەم بیرایەتێ وەکو پێویست گەشە بکە چکە لە هەلومەرجێکی سیاسی ناجێژیرا بووە بەردەوام مەترسی پەلاماردانی یەشێک لەم هێزانە بۆ سەر میرایەتەکە لە ئارایە بووە بە حکمی میرایەتەکەش لە هەلومەرجێکی سەقامگیرە نەژیاوە نەیتوانی وەکو پێویست گەشە بکە جاری وا هەیە هەموو دەسەڵاتەکەی لە ناوچەی سلێمانی و چەند قەزایشی دەوروبەریە کورد بۆتەوە جاری وا شەیەکە بۆی ڕەخساوە و ئەم دوو دەوڵەتە کێشەی ناوخۆیانیان هەبوو یاخود سەرقاڵی کێشە ناوخۆیەکانی خۆیان بوون بۆی ڕەخساوە بتوانێت پەل بهایە بۆ ناوچەکانی دەرەوەی خۆی بۆ نمونە لە سەردەمی ئەو ڕەحمان پاشای بابانە دەسەڵاتی نزیکی بەغاش بووە ئەگەر ئەحمەد ڕەحمان پاشا گەر بۆ خۆی بیویستە ڕەنگ و بیتوانێت لەو سەردەمیان بێ والی ویلایەتی بەغاش لەبەرەوە ئەتوانین بڵێن ئەم دوو هێزە گەورەی ناوچەکە دەوری زۆر گەورەیان هەبووە لە پوکانەوەی میرایەتی بابان و ڕێنەدان بەوەی کە میرایەتی بە خۆی گەشە بکە و دەسەڵاتکەی پەل بەهایە بۆ ناوچەکانی تری کوردستان بەڵێ یعنی ئەمە ئەی کاریگەریە کەلتوریەکەی لە ناو کۆمەلگا بە شێوەیەکی گشتی تا چەند ئەو کەلتورە جێپی خۆی بەجێش لە ناو کۆمەلگای کوردیایی ئەم هێزانە کە ئاهاتنە ناوچەکە و ئەمانەوە دیارە بە حکمی ئەوەی ئەم دوو هێزە لەم ناوچەیە لە ئارایە بوون جۆرێکی هەلومەرجێکی ناسەقامگیر و ناجێژیری لە ناوچەی سلێمانیا دروست کردو ناوچەی میرایەتەکە دروست کردووە کە ئەتوانین بڵین زۆر ڕێگر بوون لە بەردەم گەشەکردنی کۆمەڵایەتیە چکە خۆ دەیزانی گەشەکردنی ئابووری گەشەکردنی کۆمەڵایەتی گەشەکردنی ڕۆشنبیری پێویستی بە هەلومەرجێکی سیاسی جێژیرە و پێویستی بە هەلومەرجێکە کە ئارام بێ شەڕ و شۆڕی تیانە بێ بەداخەوە گەر تەماشای درێژایی تەمەنی یاخود مێژووی میرایەتی بابان کە نەبینین ئەو هەلومەرجەی بۆ نەڕەخساوە بەردەوام کێشەیە بۆ بەردەوام ئەوە جگەلەوەی ئەم وەزع ناجێریە کارێکی کردووە کە شێشن لە ناوخۆی بنەماڵی میرەکانی بابانیشا دروست کردووە بەردەوام ئەم کێشەی ناوخۆی خۆشیان کارێکی کردووە کە ئەم دوو هێزە بەردەوام بتوانن دەستی تێوەربدەن و کاریگەریان هەبێت لە دانانی ئەم میریا ئەو میرا بەبارە بتەگرتن یاخود دوورخستەوەی ئەم میریا هێنانە پێشەوەی میرێکی دیاری کراوە بەڵێ هەروکو خۆشی لە سەرەتاوە باسی کرد ئەبین کاتێک کە شاری سلێمانی دروستەکرێت داواکرێ خەڵک لەم لاولاوە بێتە ناو شار خەڵکی سەنعەتکار پیشەوەر بێن شار ئاوەدانکەنەوە تا چەند ئەمە ئەکرێ بڵێن ڕەهەندە گرنگەکانی دروستبوونی شار و شارچێتی و شارستانیەت یعنی لە زیهنی ئەوانە بۆ کە ئەم شارەیان لەم شوێنە جوگرافیە تایبەتدا بنیاد ناوە خۆی ڕاستی ینی میرانی بابان بەپێی تێگەیشتن و عەقڵیەتی زمانی خۆیان فکری دروستکردنی پایتەختێکی گەورەیان هەبووە بەڵام دیارە هەلومەرجەکە ئەوەندە سەخت بووە کە ڕێگرووە لە بەردەمیانەوە نەیان توانیە ئەوەی کە خۆیان ئێوەنەوێ بەدی بێنن بەڵام دیارە هەرمە بەسیشیان بووە هەوڵ بدەن بنەماڵەی جیاجیا یاخود خەڵکی پیشەوەر و سنعەتکاری جیاجە لە ناوچەی جیاجیاوە بێنن بۆ ناوچەی سلێمانی و ئەمانە بەڕاستی کاریگەریان هەبوو لە سەر دروستکردنی جۆرێک لە جیاوازی تۆ بە پێوانی ئێستا شار ئەو شارەیە کە ڕنگ و دەنگی جیاوازی تیا هەبێ سلێمانی هەر لە سەرتاوە توانین بڵێن ئەم جۆرە ڕنگ و دەنگە جیاوازانەی تیا هەبووە یەکێک لەو شانەی کە کاریگەری دەرەوە لەسەر سلێمانی ڕەنگە بڵێم نیشانەیەکی زۆر زەقە خانۆکۆنەکانی سلێمانیە گەردیقەت بین ئەو تەرزە میعماریەی کە خانووی ئەو سەردەمەی سلێمانی پێ دروست کراوە پێڕۆ کراوە لە ناوچەی سلێمانی کەم و زۆرە بینین هی ناوچەکانی دەرەوەی خۆیەتی بە تابتی بۆ نمونە شاری شۆک و سنەکە نزیکەی 200 ساڵ پێشتر لە شاری سلێمانی دامەزەوە بین زۆر جار باس لەوا کرێکە پاشەکانی بابان زۆر جار چوون وەستا و میعمار باشی و بەنایی پسنەیان هێناوە بۆ شاری سلێمانی وە لێرە بەکارهێناون لە دروستکردنی بینا و خانوەکانیان لەبەرەوە ئەتوانین بڵێن سلێمانی هەر لە سەرەتاوە جۆرێک لە هەمەڕەنگی پێوە دیار بوو بەڵێ ئەمە چیمان پێڵێ ئەمە یعنی بابەتێکی گرنگە کە شێوازی میعماریە گەڕەک و کۆڵانەکانی سلێمانی لە هەندێک شوێنی دیکە بچن یعنی ئەمە ئەکرێ بڵێن ئەمە علااقاتێکی تایبەتی هەبووە بۆ دەسەڵاتدارەکانە گەڕێتەوە یاخود بە ئەو پەیوەندیە کولتوری و کۆمەڵایەتی کە خەڵکی سلێمانی بە دەرەوەی خۆی هەیبووە خۆی ڕاستی هەم خەڵکەکەیە هەم بە پلەیەک خەڵکەکەی هەم دەسەڵاتدارانیش بیرشمان نەچێت دەسەڵاتی بابانیش بەردەوام لە پەلهاویشن و هاتنەوە یەک بووە جاری وا هەبووە دەسەڵاتی بابان و قەڵەم ڕۆکەی گەیشتوەتە بۆ نمونە ناوچەی سنە یاخود گەیشتوەتە کەرکووک گەیشتوەتە نزیشی بەغا گەیشتوەتە نزیشی هەولێر و ناوچەی هەولێریشی گرتوەوە لەبەرەوە ئەمە بمانەوێ نەمانەوێ کاریگەری هەبووە لەسەر هەمەڕەنگی شارەکە بەڵێ هەروەکو پێشتری ژووتمان ئەو تەوەرەیە باسەکەین
سلێمانیەکێ لە سیماکانی بریتی وە لە ململانەیەکی ئاینی کە لە ناو شاری سلێمانی هەوە بە تابەتی لە نێوان هەردوو تەریقەتی قادری و تەریقەتی نەقشبەندی کە مزگەوتی کاک ئەحمەدی شێخەوەی ئێستا پێوتێ مزگەوتی گەورە لەگەڵ خانەقای مەولانا خالید وەکو دوو سنتەری گرنگ بوون لەم شارەدا تا چەند ئەمە ڕنگدانەوەی وشیاری ئاینی و هۆشی ئاینی بووە لەم شارەدا بۆ ململانیەکان و لە هەمان کاتیشە کە ئەبینین ڕاستە ململانیەکان زۆر جار گەشتۆتە هەندێک ئاست بەڵام بەریەکەوتن کەمتر ڕوویاوە. ڕاستی یەشێک لە سیماکانی هەمە ڕەنجی سلێمانی هەبوونی ئەو دوو تەریقەتی قادری و نەخشبەندیە کە ئەو زەمانە دوو ڕابەری گەورەی و تەریقەتە کە شێخ مارفینەوە دێ و مولادە خالید بوون لە سلێمانی لە حزوریانە بوو. ئەم دوو تەریقەتە بیرشمان نەچێ تەریقەتی قادری کە ڕابەرکەی شێخ مارفینەوە دێ بووە ئەتوانین بڵین ئەو ڕێبازە تەقلیدیە بۆ کە پاشەکانی بابان پژیریان کردووە. دیارە لە سای دەسەڵاتی بابانە بەتابەتی وەکو دکتۆر ئەلکەوت حەکیم لە لێکۆڵینەوەکەیاڵێ زیاتر ڕەنگە توێژی سەنعەتکار و بازاڕی و ئەوانەی کە هەلومەرجی ژیانیان یاخود جۆری پیشە و ژیانیان پێویستی بە هەلومەرجێکی سەقامگیر بەوە کە لە سای دەسەڵاتی بابانە دەستیان نەکەوتووەوانە ناڕازی بوون. پەیدا بوونی تەریقەتی نەخشبەندی کە بە جۆرێک لە پێڕە و بەردامەی تازەوە لە ئەنگرێکی زۆری بەتابەتی خەڵکانی ناڕازی لە دەسەڵاتی بابانی لە دەوری خۆی کۆ کردوتەوە. ئەمە ڕاستە میرەکانی بابان لە سەرەتا هیچ مەترسێکیان لەم ڕێبازە نەبوو، بەڵام دوایی کە هەستیان کردووە ئەم مانەوەی مەولانە خالی لە کوردستان یاخود هەبوونی ئەم ململانەیە بە قازانجی میراەتیەکە نابێ بەڕاستی پشتی مەولانە خالیدیان بەرداوە گەرچی پێشتر زۆر ڕێزیان لێگرتووە بریچ بۆ خۆی نمونەی تایبەت لەسەر ڕێزیەکردنی مەولان خالی دەژێڕێتەوە. بەڵام ئەم ململانەیە زۆرتون بووە لە نێوانیان ڕاستی گەوتۆتە ڕادەی ئەوەی کە بەشێ لە زانا و مەلاچاکەکانی ئەو زەمانە بان کراون بۆ ئەوەی بەژاری بن لەم گفتوگۆ و مشوبەڕێی کە زۆر بەتون بووە لە نێوان مەولانە خالید و شێخ مارفینەوە دەیە. بەڵام دوجار ئەم ململانەیە بەوە کۆتایی پێدێ کە مەولانە خالی ڕاستی ناچارە بێ کوردستان بەجێ بێڵەوە دوو جارە چێتە بەخا و جاری یەخیریشی کە گەڕێتەوە بۆ سەرگەت ئیتر ئەبینەی ئیتر دەرفەتی مانەوەی لە سلێمانی نابێ ئەگەڕێت ئەچێ بۆ شام و ئیتر کۆتایی پێدێ. لەبەرەوە توانین بڵین ئەم مشوبڕ ململانەیە کە لە نێوان ڕابەرانی ئەم دوو وە مرید و لە ئەنگرانی ئەم دوو تەریقەتە هەبووە ئەمە ڕاستیەکەی زەمینە خۆشکەر بوو بۆ ئەوەی جۆرێک لە ئاڵوگۆڕی فکری و جۆرێک لە هەمەڕەنگی و جیاوازی فکری پرسیانی ئەکرێ بڵێن ئەمەش دەرهاویشتەی عقلێتێکی ڕۆشنگەری ئاینیە لە سلێمانیا کە ژینگەی ئەم شارە یعنی خولقاندوێتی لەو قۆناغەدا کە دوو تەریقەت بەرامبەر بە یەکتری دواتر سەرەتاوەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد تەریقەتی قادری کە هین تەبەنیان لێکرۆ بەبانەکان تەبەنیان لێکرۆ بەڵام تەریقەتێکی تر تەجدید بەناوی نوێگەری و دێت تو فکری ئاینی نوێکاتەوە ئەمەش دەرهاویشەوە عقلێتە ڕۆشنگەری ئاینێ بۆ کە لەو کاتدا لە سلێمانی هەبووە. ڕاستی ئەوە لەبەرەوە توانی بڵێم یەشێ لە خەسەتە دیارەکانی عقلێتی خەڵک بەتابەتی دەستبژاردەی خوێندەوار و ڕۆشنبیر و منەوەری ئەم شارەوەیە کە بەردەوام ڕوو لە گۆڕانکاریە بەردەوام سیرەکەی لەو سەردەمەیە کە فکری دینی زیاتر زاڵ بووە فکری دینی بەردەوام ڕوو لە گۆڕانکاری بووە. مەولانە خالید بە تێڕوانینێکی کە بە بۆچوونێکی تازەوە دێتەوە ئەم ناوچەیەوە ئەوێ بەڕاستی ئەو بیر و بۆچوونەکانی خۆی لەم ناوچەیە جێبکاتەوە هەوڵ بە عقلێتی میرانی بابانیش تەنادەت بگۆڕێ. یعنی ئەو من ئەمەوێت لەسەر ئەو خاڵە ڕاوەستین ینی زیاتر ڕوونیکەیتەوە بۆ بینەران کە بەریەک نەکەوتن ڕاستە ململانەیەکی ئاینی بە ناوی دوو تەریقەتی جیاوازەوە لە ناوچەی سلێمانی هەبوو بەڵام نەگەشتۆتە ئاستی خوێن و بەریەکەوتن ئەمە چی هێمایەکە گەێنێ مانای چییە ئەمە کە لەو کاتانەدا ئێستا زۆر جارەبینین جەنگە خوێناویەکان بە هەر ناو ناونیشانێکەوە بێ ڕوویاوە لە زۆربەی شوێنەکانە بەڵام بینی لە شارێکی وەکو سلێمانیان نەگەشتۆتەوە ئاستە. خۆی ڕاستی ئەمە ڕەنگە بڵێم سەرەتاکانی بدیاتنانی کولتورێکە کولتوری یەکتەر قبولکردنی بەرامبەر قبولکردنی ڕەنگی جیاواز بیرکردنەوەی جیاواز لە بیرکردنەوەی من ئەتوانیم بڵێم بە سەرەتایەکە بۆەوە کە ئەمە ئێستا بووە بە یەکێ لە سیما دیارەکانی شاری سلێمانی هەتا ئێستاش کە ڕەنگە بڵێم زیاتر لە هەر شارێکی
ئەم پارچەی کورسانە بینین هەمە ڕەنگی پێوە دیارە فکر و بیر و بۆچوونی جیاوازی پێوە دیارە و ڕۆحیەتی گۆڕانکاری ڕۆحیەتی بەردەوام هێنانی بیر و بۆچوونی تازە و چەقنەبەستن لە ئاستێکی بیرکردنەوەیە چەقنەبەستن لە ئاستی عەقلیە. بەڵێ ئەبینین تەوەرێکی دیکە سێ کوچکەی بابان لە شاری لەم ناوچەی سلێمان و سلێمانیە لە ناوچەی باباندا دروستە بێ کەنالی و سالم و کوردی دێن شێوەیەکی دیکە لە زمانێکی پارا و زمانێکی ئاسانتر بۆ گفتوگۆکردن لە ڕێی تێکست و دەقە شێعرەکانەوە دێن نەکایەوە یا شێوازێکی تری پژانی زمان بۆ نووسین و ئاخافتن دەهێن نەکایەوە ئەمەیان تا چەند ڕنگدانەوەی گەشەکردنی عەقلێت و خوێنەوارەکان و دەستە بژێرەکانی شاری سلێمانی بۆ لەو قۆناغەدا. خۆی ڕاستی ئەوەی کە دکتۆر سعد بەشیر ئەسکەندەر لە کتێبی دامەزران و ڕوخانی میراتی کوردیەکان دا باسی کردووە ڕاست وایە سەرەتاکانی ڕەنگە بڵێم هۆشیاری نەتەوەیی ئێمە لە مێژین و یا ڕەنگە بگەڕێتەوە بۆ لە هیچ نەبێت لەم ناوچی ئێمە بگەڕێتەوە بۆ سەردەمی میراتی بابان چونکە یەشێک لە خاڵ هەر ڕۆشنەکانی سەردەمی ئەو میرایەتیە دەرکەوتنی زمانی کوردی وەکو زمانی نووسین لە سایە و دەسەڵاتەیە و دەسەڵاتی ئەگەر خۆی قەنەعەتی بەم زمانە و بە زەرورەتی ئەم زمانە نەبووە لە بەکارهێنان و لە نووسینە ئەو زەمینەی بۆ ناڕەخسان کە شاعران و گەورەی شاعرانی گەورەی وەکو نالی و سالم و کوردی یاخود نووسەری گەورەی وەکو مەولانە خەلیل لەم ناوچەیە پێیان بێ لەبەرەوە ئەتوانین بڵێن ئەوە نوختەیەکی وەرچەرخانە خۆ دەیزانی زمان یەشێک لە کۆڵەکەکانی نەتەوەیە بۆ ئێمە بە تایبەتیەژینە ئێمە گەر بیگری وەکو میلەتێکی ڕۆژەڵاتی جیاوازیەکانی ئێمە لە چاو میلەتانی وەکو فارس و عەرەب و تورک و ئەرمەن و ئەمانە کە کورد لە ناویانە ژیاوە زۆر کەمە بەڵام یەشێ لە سیما یاخود جیاوازی هەر زەق و دیارەکانی ئێمە زمانە بۆیە گەڕانەوە بۆ زمان گەڕانەوەیە بۆ هۆشیاری نیشتیمانی گەڕانەوەی بۆ ئەوەی کە تۆ هەستەکەی تۆ میلەتێکی جیاوازی ئەتوانی بە زمانی خۆت بنووسی بۆیە دەرکەوتنی ئەدەبیاتێکی بەرز کە من پێم وایە ئەبێ پێشینەیەشی هەبوو بێ هەرچەندی لە ئێمە زۆر ڕوون نییە ئەمە بۆ خۆی لاپەڕێکی زۆر پرشنگداری ئەو دەورانە ئێمە ئەگەر بەسینەوە بە ڕایاڵە کۆمەڵایەتیەکانە ئەو ڕایاڵەیی کە شاری سلێمانی تایە بووە ئەو نخبە ڕۆشنبیر و دەستە بژێرە ئەمە چی ئەم ڕێگە خۆشکردنی کرد تاوەکو ئەمانەی تیا هەڵکەوەیە ئەم هەڵکەوتەیە بۆ سێ کوچکەی بابان لە سلێمانیا هەڵەکەوێ و لە ناوچەی قەڵەمڕەوی بابان ئابێت خۆی ڕاستی ئەمە بە دەرەجەیە کە مەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی بابان خۆی جۆرێک لە ئازادی هەبووە لە بەکارهێنانی زمانە و دیسان لێرە ئەتوانین بڵێین هەبوونی هەندێک مەدرسەی دینی بۆ نمونە مزگەوتی گەورە مەدرسەی دینی گەورەی هەبووە زانای گەورە لەوێ دەرسی تیاوتۆتەوە بە هەمان شێوە لە خانەخا و مزگەوتی مەولانە خالیدا جگە لە کۆمەڵی مزگەوتی ترکە لەو سەردەمەی حکمی بابانە هەبوون لە سێمانی ئەم مەدرسانە فقێ لە ناوچەی جیاجای کوردستانەوە هاتوون ڕۆیان تێکردووە ئەمانە هەریەکە بیر و بۆچوونی ناوچەی جیاجای خۆیان یانێنەوە لێرە ژیانی فقەیەتی بەڕاستی ژیانێکی زۆر سادە و ئاساییش نەبووە چکە بەردەوام مشتومڕ و گفتوگۆی جدی هەبوو لە نێوان مامۆستا و فەقێ لە ناو فەقێکان خۆیانە لەبەرەوە ئەم کەش و هەوایە زمینەیەشی قوڵقاندە بۆ ئەوەی کە ئەدەبیات وەکو ئێساش لە ژیانی فەقێیەتی ئەگەر تەماشای مێژووی فەقێیەتی بکەین تەنیا هەر خوێندنی دینیدا بەشێک لەوانە ئەدەبیات بووە ئەدەبیاتی کوردی چکە ئەمە ئەدەبیاتە کوردیە بەرزەی کە ئێمە لە کۆنا دیومانە بەڕاستی لە مزگەوت و مەدرسە دینیەکانەوە سەری هەڵداوە لەبەرەوە بینین ئەمە زمینە خۆشکار بۆ بۆەوەی هەم خوێندن و نووسین بە تابەتی بە زمانی کوردی پیا ببێ بە تابەتی بە شعر ئەگەرچی پەخشان هەندێک پەخشانیشمانەیە لەوانە عەقیدە نامەکەی مەولانە خالید و هەندێکی دەرکە ڕەنگە ئێستا بیرم نەبێ ناوێن بێنم ئەمانە ئیتر نووسینی کوردی لە سایە ئەو کەشە ئازادەی جێدە سەڵاتی بابانە و بە هەبوونی ئەم هەموو هۆکارە دەرەشی و ناوچی خۆی زمینەیەک ڕەخسێنێک کە ئەدەبیاتێکی بەرز لەو سەردەمەیە بەرهەم بێ بەڵێ بەڵام ئەگەر ئێمە ئەمە بەراورد بکەین سەردەمی بابانەکان لە ڕەهاندە ئاینەکەی هەروەکو بەڕێزێ باسی کردووە هەمووشی ئەوە دیارە لە مێژووە کە دوایی مەولانە خالید ئاوارە ئەبێ لە ناوچی سلێمانی تەجاوزەکە ئاچێتە دەرەوە وڵاتانە گەڕێ
یعنی ئەمە بە جۆری لە جۆرەکان کە باسیەکەن مێژ و نووسەکان جۆرێک نەبوونی ئازادی بووە لەو ناوچاندا لەبەرەوەی ئەم نەیتوانیوە تەبەنی لەو تەریقەتە بکە یاخود ململانی ئەو تەریقەتە کلاسیکی کرۆ کە تەریقەتی قادری بووە لە سلێمانی و بابانەکان لەسەر ئەوە ڕۆشتون لە هەمان کاتا دێ ئێستا باسی ئەوە دەکەی بۆ نە مەسلەی ئازادی هەبوو بۆ زمان و بۆ ئەوەی ئەگەر ئێمە ئەم دوو ئازادیە بەراوردکەین لەبەر بیر و بۆچوونی تەریقەتێکی نوێگەری بە ناوی نەقشبەندی وە سەر هەڵەدا مەولانا خالید وێڵگەر دەبێ ئەڕوا ئاوارە ئەبێ بەڵام لە هەمان کاتا بە دیوێکی دیکە ئەبینین لە ڕووی زمانەوەکو تۆ باست کرد سێ کوچکەی بابان لە سلێمانیا دروستێت چۆن بەراوردی نێوان ئەم دوو جۆرە لە ئازادیەکرێ ئەگەر بیبینەوە ئەو قۆناغی سەردەمی بابانەکان کە لەو کاتانەدا بابانەکان قەڵەم ڕەویان وە سنتەری دەسەڵاتیان لە ناوچەی سلێمانیدا بوو. دیارە ئێمە کە باسی ئازادیەکەین بۆ مانە مطلقەی نا کە بڵێن بۆ مطلقی ئازادی هەبووە بەڵام کەش و فەزایەک ئازاد هەبووە کە ئەدەبیات و نووسین لەم سەردەمەیان گەشە بکە بەدیبێکی کە بینین هەر مەولانە خالید ژۆ خوێنەوار و ڕۆشنبیر و منەوەرێکی دیارە و زمانە لە سلێمانیا جێی نەبووتەوە بیرمان نەچێ ئەم میرایەتیە لەبەرەوەی لە هەنومەرێکی سیاسی ناژێژیرا ژیاوە نەیتوانیوە پایەکانی دەوڵەت یاخود حکوومەت بەجێگیری دابمەزرێنێ و بەردەوام هەڕەشەی لەسەر بووە هەڕەشەی لە دەوراندەرەوە بەردەوام هەم دەوڵەتی عوسمانی و هەم دەوڵەتی سەفەوی دواتریش قاجاری ئەمانە هەڕەشە بوون لەسەر ئەم دەوڵەتە بۆیە ئەم مەترسیە گەورەیە ئەم میرایەتیش بەردەوام مەترسی لە خۆی هەبووە ترسی ئەوەی هەبووە ئەگەر ڕێ بدا بۆ مەولانە خالید لەم ناوچەیە تەریقەتەکەی بڵاو کاتەوە ئەمە بێتە مایی ئەوەی کە پایەک ئەو پایە لەرزۆکانەی حکوومەت کە بەدەستیەوە بە دەسەڵاتە بەدەستیەوە بووە لە دەستی بچێ لەبەر ئەوە ناچار بووە دوجار ناچار بووە چونکە بیرمان نەچێ تەریقاتی قادری ساڵانێکی زۆر درێژتر لە کوردستانە ڕەگ و ڕیشەی داکتەوە مرید و لانگرێکی زۆری هەبووە و بەڕاستی ترسی ئەوەی هەبووە ئەم ململانەیە دوجار بگاتە ئەوەی کە سەری میرایەتێکەش بخوا بۆیە لەبەرەوەی ئەم تەریقەتی نەقشبەندی تەریقەتێکی تازە بووە نوێ بووە و وەکو پێویست یاخود بە ژمارەی زۆریش لانگر و پێڕەوی زۆری بۆ پەیدا نەبووە دیارە میرەکانی بابان تەفزیلی قادریەکەیان داوە بەسەر نەقشبەندیە و بەڕاستی لە خۆشیان لە جێومەوقعی خۆشیان ترساون کە دەسەڵاتیان لەدەست بچێت بەڵێ ئەوەی کە لە دیکۆمنتەکانەوە لە نووسراوەکانە لەسەر شاری سلێمانی زۆر هەیە و ئەبینین هەمیشە ئەستەمبوڵ و سنتەرێکی ئەو کاتەی دەسەڵاتی عوسمانیەکان پەیوەندیەکە بووە زۆر جار پەیوەندیەکە لە ئاسی گرژی و بەریەکەوتنا تێک دراوە و جەنگ بووە داگیرکردن هەبووە ملنەدانی میرەکان بۆ دەسەڵاتەکان زۆر جاریش پەیوەندیەکە گەشتۆتە ئاستی ئەوەی کە پەیوەندیەک بە ئاراستە سیاسی و کۆمەڵایەتی ڕۆشنبیری و فەرهەنگیەکە توانراوە کاریگەری لەسەر شاری سلێمانی دروستکە تا چەند جێکەوتەکانی ئەستەمبوڵ وەک ناوەندێکی گەورەی ئەو کاتەوە سنتەر و دەسەڵاتی یەکەمی عوسمانەکەمە بابلعالی لەوێ بووە کاری هەگەریە بوو و تارمایی هەبوو بەسەر شاری سلێمانیەوە لەم ڕەهەندانەوە کە ئێستا جەنابتان ئاماژتان پێ کرد ڕاستی ئەو وەختە ئەستەمبوڵ پایتەختی دەوڵەتی عوسمانی بووە پێشکەوتوترین ناوەندی سیاسی و کولتوری و ڕۆشنبیری ئەو دەوڵەتە بووە لەبەرەوە ئەبینین بەشێک لە مەلا و خوێندەوارە گەورەکانی ئێمە تەنانەت پێش دامەزرانی سلێمانیش ڕویان کردوتە ئەستەمبوڵ و لەوێ وەکو شخصی گەورە بۆن بوون وەکو مەلا شەمسەدین گۆرانی بۆن بوون ئەوە کە پێش دامەزانی سلێمانیش چۆتەوێ وەکو شخصێتێکی گەورە لە ئەستەمبوڵە دەرکەوتووە لەبەرەوەی ئێرەش هەرتەنانە لە سەردەمی بابانیشە بەردەوام پەیوەندیان بە ئەستەمبوڵەوە هەبووە یعنی میرەکانی بابان زۆر ئەکرێ هۆکاری ئەم پەیوەندی ڕاستە و خۆی سلێمانی بە ئەستەمبوڵەوە باس بکە ئایا ئەو دیکۆمنتانەی کە ماونەتەوە بۆ ئێمە کە بەشێکی زۆریان ئەم پەیوەندیانەی تایە زۆر جار شێخ الئیسلامەکان یاخود سوڵتانەکانی دەوڵەتی عوسمانی دەستخۆشییان ناردووە پشگیریان کردووە یاخود جوتیارێک یاخود ئەگەر بۆ نمونە ئاغایەک فیوداڵێک پارچە زەویەکی هەبووە لە ناوچەیەەکە جۆرێک لە جۆرەکان پشگیریان کردووە تاپۆی سەردەمی دەوڵەتی عوسمانی هەبووە لەم ناوچانە ڕاستە ئەمە بۆ هەموو کوردستان و ناوچەکانی ژێر دەسەڵاتی عوسمانی ڕاستە بەڵام ئەبینی تایبەتمەندیەکی سلێمانی هەیە لەگەڵەوە ئەو پەیوەندی چییە لەگە دەوڵەتی عوسمانیا لەو قۆناغەدا دروست بووە خۆی ڕاستی لە سەردەمی حکمی بابانە دەوڵەتی عوسمانی دەسەڵاتێکی ناڕاستەخۆی بەسەر میرەکانی بابانە هەبووە
دەسەڵاتێکی ناڕەسخۆ لێرە حکمێکی خۆماڵی هەبوو بەڵام دەسەڵاتێکی ناڕەسەخۆ بەسەر میراەتەکە هەبوو. دوای ڕوخانی میراەتی بابان ئیترم ناوچەیە سەرەتا بێ بە بەشێک لە ویلایەتی شارەزور و دواتریش لە کۆتایی سەدەی 90 بێ بە بەشێک لە ویلایەتی مووسڵ. ئیتر لەو سەردەمەوە پەیوەندی نێوان سلێمانی و ئەستەمبول بە پەیوەندیێکی ڕاستەخۆی کراوەی بەردەوام. لێرە وەکووتم لە سلێمانیە بە تایبەتی توێژێک لە خوێنەواری گەورە پیابن بە تابتی لە دوای دروستکردنی مەدرسەی ڕژێی عسکەری لە ساڵی 1993 ئەمانە دوای خوێندنی ڕژێی عسکەری لە سلێمانی چنە بەغا و دواترە چنە ئەستەمبول. ئەمانە بە حکمیەوەی ئەچنە لە پاڵ خوێنەواری کە لە ڕشتەی ترا خوێندویانە کە عسکەرینەوە. ئەمانە پێشکەوتوترین ناوەندی دەوڵەتی عوسمانی لەوێ چاویانە کرێتەوە. لەوێ ڕەنگە ئەمانە بن بەوی یەکەمین توێژانەی کوردەواری کە هۆشیاری نیشتیبانی و نەتەوەیان لەلا دروست بێت، چونکە میلەتانی در ئەبینن تەجروبەیەکی دەوڵەمەندی سیاسی و کولتوری و فەرهەنگی. من ئەمەوێ بێ مەسەلەوە، یعنی ئەبینین ئێمە لە ساڵ 1950 بە دواوە ئیتر میرەکانی کورد کۆتایان پێ میرنشینی بابان ئەڕۆخێ شاری سلێمانی قۆناغێکی دیکە ئەبینێ لە کۆتایەکانی سەدەی 90 و سەرەتای سەدەی 20. یعنی سلێمانی ئەتوانین بڵێن ئەمە چ قۆناغێکە کە کۆمەڵێ نخبەی ڕۆشنبیر دێن کۆمەڵی ڕێکخراوە و بزوتنەوەی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری دروستەکەن. هەندێکیشان ئینجا لەلایەکی دیکەوە یعنی حرەکەیەکی دیکە دروستە بێت کە بە ناوی کە بزوتنەوەی ڕۆژنامە نووسی و کاری نووسین و ئانە. ئەمە چ قۆناغی تری شاری سلێمانیە کە لە دوای ئەوەی وەکو ئێوە باسان کرد دەسەڵاتی بابانەکان ڕێخۆشکردنێکی هەبوو، ڕێپێدانێکی هەبوو و هاندانی هەبوو بۆ نخبەی ڕۆشنبیر و خوێنەوارەکان لە ئەدیب و نووسەر و مێژوو نووسەکان. بەڵام ئەم قۆناغی دوای بابان چیە؟ یعنی ئەکرێ بڵێن ئەو زەخیرە و سەرمایی کە هی سەردەمی بابانەکان بۆ ئەمێنێتەوە بۆ دوای بابانیش بەردەوامە بێت سلێمانی پێنێتە قۆناغێکی نەوە. خۆی ڕاستی بمانەوێت نەمانەوە و زەخیرەی سەردەمی بابان هەر کاریگەری هەبوو دوای ڕوخانی میراەتیەکەش. دوای ڕوخانی میراەتیەکە ئەتوانین بڵێن ڕابەرایەتی جوڵانەوەی کۆمەڵایەتی و سیاسی ئەمەکەوێتە دەست شێخانی تەریقەت. بە تابتی لەم ناوچەیە شێخانی تەریقەتی قادری دەسەڵاتیان هەبوو، بە تابتی لە ناوچەی سلێمانیە و پەیوەندی ڕاستەخۆیان بە خەلیفەکانی دەوڵەتی عوسمانیەوە هەبووە. بیریشمان نەچێت هەتا دوایەکانی حکمی عوسمانی بیری عوسمانچێتی لە ناو کوردەواری شازاڵ بە لە تەنانە لە ناو دەستبژادەی خوێندەواری ئەو زمانەوەکو زۆر لە بیرۆری و قسەکانی خۆشیانە باسییان کردووە. ئەوانە خۆیان بە هاوڵاتیش عوسمانی زانیوە بەرەوەی خۆیان لە ناو کوردەکانیش بەڵێ لە ناو کوردەکانی بیری عوسمانیزم بڵێ ئەو سەردەمە بڵێ. بەڵام لە دوایەکانی حکمی عوسمانی بە تابتی کە وەختی حیزبی اتحاد و تەرەقی پیا بێ جۆن تورکەکان پیا بن ئەمانە دوایی دەستیانەکەوێتە ڕوو بە تایبەتی لە دوای ئەوەی کە مەشروتەتی عوسمانی لە ساڵ 1960 ڕاگەن و دەسوور ڕاگەێنن و مەجلیسی مەبعوثان بۆ جاری دووەم دامەزێتەوە دێتەکایە ئەمانە بەڕاستی دەستیانەکەوێتە ڕوو کە ئەمانە بیرێکی تۆرانچێتیان هەیە و ئەمانە بە پلەی یەکەم ئیش بۆ عوسمانچێتی ناکەن بەڵکو ئیشەکەن بۆ میلەتی تورک. لەبەرەوە بینی ئیتر ئەمە ڕەنگە بڵێن ئەبێ بە سەرەتایەک بۆ پەیدابوونی هۆشیاری نیشتیمانی وەرەتەوەی لە لای ئەو بە تایبەتی توێژە ڕۆشنبیر و خوێندەوارەی ئێمە کە لە ئەستەمبول بوون بە تایبەتی بەشێک لەوانە وەکوتم ئەمانە ئەفسەر بوون. دوای ئەمە مەکتەبی حربیەی ئەستەمبول تەواوەکەن و ئەبنە ئەفسەر و بە حکمی وەزیفەکەشیان ئەوانە بەژاری زۆر لە شەڕەکانی دەوڵەتی عوسمانیەکەن لە ناوچە جیاجەکانی دەوڵەتی عوسمانی تێکەڵ بە میلەتانی دەوڵەت تری ژێر ساید حکمی عوسمانیە بن و ئەبینن ئەو وەختە ئەوانە وەکو دیقەتەیە. ئێستا زۆر ڕۆشنبیری گەورەمان هەیە بۆ وەکو ئیسماعیل حەقی شاوەیست، ڕەشید سدقی، ڕەشید شەوقی، ئەمین زەشیبەک، ئەمانە زۆری لە بیرۆریەکانیان ئاماژەیان بەوە داوە کە دوای تێکەڵبوونیان بە میلەتانی ترەوە وەختە هەستیان کردووە کامانە کوردن. بۆیە ئەبینین لە سەرەتای سەدەی 20ەوە جوڵانەوەیکی کوردی بە تابتی لە ئەستەمبوڵ وەختە ئەستەمبوڵە بێ بە ناوەندی جوڵانەوەی ڕۆشنبیری و سیاسی کوردی. لەوێ حیزبی سیاسی کوردی بۆ یەکەمین جار لە دوای ڕاگەاندنی مەشروتە لە ئەستەمبوڵدا ئەمەزێ جەمعیەتی تەعاون و تەرەقی کورد و کوردی خەلجتمانیش بەرجارێکی کارێتیان. ئەکرێ بڵێن ئەو حرەکە ڕۆشنبیری و فکری و سیاسی کە لە شاری سلێمانی دروستە بێ و ئەو یانانەی یانە بە ناوی یانەی ڕۆشنبیری وانەوە لە سلێمانی دروستە بێ ڕاستە و خۆ لە ژێر کارکردی ئەستەمبوڵا بێت. ئێمە وەکو تۆ باسی کرد بۆنە ئەمین زەکی بەک بووە نازام لە سەرەتای سەدەی 20ەم تۆفیق وەهبی بووە ئەوانەی کە زیاتر ئەفسەرەکان لە ناو سوپای عوسمانیە بەشێکی زۆری یعنی پلە نیزامیەکانیان بڕیوە. یعنی ئەکرێ بڵێن ئەو کاریگەری ناو ئەو حرەکە ڕۆشنگری لە ئەستەمبوڵ هەبوو گوازراوەتەوە بۆ سلێمانی.
بەڵێ بەڵێ ئەوانە ڕاستە ئەفسەر بوون بەڵام زۆر خەڵکانێکی متابع بوون دوای مەسلەی کورد کەوتون ناڵێم وەکو لە ئەنجامی تێکەڵبوونیان بە میلەتانی تر چاویان نەکرێتەوە هۆشیاری نەتەوەیان لەلا دروستە بێ و ئەمە ئەبێتە مایە ئەوەی ئەوان ئیسیفادە لەو تەجە بە گەورە و دەوڵەمەندەی ئەستەمبول پاش گەڕانویان بۆ کوردستان بەڕاستی هەوڵەدەن ئەوانە ئەو تەجەبەی ئەسەمون بێنەوە بۆ کوردستان لە بواری جیاجیای سیاسی و کولتوری و فەرەنگیە جێبەجێکرد بۆ نمونە میرزەکیبەک ئەفسەرە بەڵام بە حکمی تەجەبەی زۆری لە وەزارەتی حربیەی عوسمانیە و 4 ساڵ زیاتر ئیشکردنی لە شعبەی تاریخی حربە بینی ئەیەتەوە دوای ئەو میژونوسە گەورەی لێ دەرەچێت تۆفیق وهابی بەکەر ئەفسەر بووە بەڵام دوای ئەو زمانەوانە گەورەی لێ دەرەچێت تەجەبەی گەورەی مەسەل تەجەبەی گەورەی ڕەفیع حلمی دوای سەیرەکەی بێ بە سەرۆکی حیزبێکی دیاری ساڵانی نیوەی یەکەمی سەدەی ڕابردوو پیرەمێر کاتێتە ئەستەمبول ئەو تەجەبە گەورە ڕۆژنامەوانیە هێنێتەوە بۆ کوردستان طبعا کە ئێماڵین کوردستان بەرنامەکەمان لەبەر و تایبەتمەندیکی تیا لەسەر شاری سلێمانی بۆ یعنی شاری سلێمانی ئەبێتە ئەو مەکۆیە بۆ ئەمانە بەشێکی زۆری ئەو توانە وزەیی کە لە دەرەوە هەناردەیەکەنەوە دیسان بۆ ناوە لەگەڵ خۆیانە ئەیهێنن بۆ لە ناو شاری سلێمانیە ئەم جۆرە فکرانە فۆرمەلە ئەبێوە دوجار لە ناو حرەکەیەکی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیریە شکڵەگرێت خۆی ڕاستی ڕەنگەوە گەڕانەوە بێ بۆ ڕابردوو چکە سلێمانی هەستەکە ڕابردوویەشیە یادگاری دەسەڵاتێکی کوردی خۆماڵی هەیە بەناوی بابانەوە لەبەرەوە بووە وەکو پێم وتی سلێمانی ئەو جۆرە هەمە ڕەنگ و چالاشیە بەردەوامەی تیا هەبووە دوایەکانی حکمی عوسمانی کەم دەوڵەتە هەڵەوەشێتەوە ئەبینی لە سلێمانیا چالاکیێکی ڕۆشنبیری و سیاسی گەورا بێ بەردەوەی ئینگلیز بێت ئەمانە بۆ خۆیان لێرە نخبەی ڕۆشنبیر و خوێندەوار و سەرانی ئەم ناوچەیە لە ناو خۆیانە ڕێیەکەون و پەیوەندی بە ئینگلیزەوە کەنداوان لێکەن بێنە ئێرە بۆی دیارمەتیاندە بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی مێجەر نۆێل کە یەکەمین کەسی ئینگلیز وە هاتەوە بۆ سلێمانی ئەڵێ لە یەکەمین راپۆرتیان کە لێدا بۆ بەغاڵێ لێرە جوڵانەوەیەشی سیاسی و هۆشیارێکی نەتەوەیی هەیە کاکرێ ئێمە سوودی لێ ببینین بۆەوەی بیگەێنین بە ناوچەکانی تری کوردستانە بۆ خۆی لایەنگری دەوڵەتی کوردی بووە لەبەرەوە لێرە جیاوازە ناوچەکانی تری کوردستان جوڵێکی تیا هەبووە و ئەویش بە حکمی ئەو پێشووینە مێژوویەی بووە چکە لێرە پایتەختی میرایەتیەک لێرە هەبووە پێشتر و لە ئەنجامی کەڵەکەبوونی ئەم مێژووە دەوڵەمەندەی کارێکی کردووە کە حکمی عوسمانی لەم ناوچەیە پێسراوەتەوە جۆرێک لە ئامادەگی هەبوو بۆ دروستکردنی دەسەڵاتێکی خۆماڵی تازە لێرە ئەمەی ئێمە باسیەکەین ئەبینین لە سەرەتاکانی لە دوایەکانی تقریبا دوای جەنگی یەکەمی جیهانی حرەکە و بزوتنەوەی سیاسی دروسە بێ هێزی چەکداری دروسە بێ شۆڕچەکەی شێخ مەحموود دروسە بێ دواتر حیزبی هیوا دروسە بێ کە حیزبێکی سیاسی لە سەرەتاوە دواتر حیزبە سیاسیەکانی تریش بە دوای ئەودا دێن ئەمانە ئەکرێ بڵێن نەتیجەی ئەو حرەکە ڕۆشنگەریە کە لە ناو شاری سلێمانیا بووە و ئەو هوشیاریە فکری و سیاسی و کللتوریە کە وەکو تایبەتمەندی و خەسەتێکی شاری سلێمانی بووە ڕاستی ئەمە تەنیا وەکو جەنابەت فەرمووت هەرەوەیە یعنی ئەگەڕێتەوە بۆ پێشینە مێژوویە دەوڵەمەندێک کە سلێمانی بوویەتی ئەژینە بێمەڵامەت نییە زیاد لە هەر شارێشکەی کوردستان ئینگلیز چاپخانە هێنێ بۆ سلێمانی لێرە ڕۆژنامە دەرەکە ئەمە بۆ لە شارێکی تری کوردستان ئینگلیزەمە من ئەمەوەیە ببوو لە ئەوەش تەوەرێک بوو ئەویستم ئەو پرسیارە لەکەم یعنی بۆ ئەم ئەفسەرانە بۆ ئینگلیزەکان دێن ڕاستە خۆ دێنە شاری سلێمانی ئایا ئایانەوێ بزوتنەوەکەی شێخ مەحموود بکەنە ئامانج ئەگەر بیانەوێ لە دژایەتی دەوڵەت هەرچەند بە دوو شێوازی جیاواز بۆ جارێک دەوڵەتی بۆ دروستەکە دژی دەوڵەتی عوسمانی و تورکەکان پشگیریەکە بەڵام جارێکی دیکە دێ ئەکەوێتە ڕاوەدونانی و دوورخستنەوەی شێخ بۆ منفا یعنی ئایا بۆ ئینگلیس ئێرە ئەکاتە ئامانج ئایا زیاتر هۆکاری بزوتنەوە سیاسی و جمو جوڵە سەربازیەکەی لە ناوچەکە یاخود ئەوەش پەیوەندیەکی دیکەی بە تایبەتمەندی سلێمانیەوە کە دوجار ئەویشە گەڕێتەوە بۆ شوێن خۆی ڕاستی هاتنی ئینگلیز بۆم ناوچەیە ناچاری بووە ژینە ئینگلیز بۆ خۆی کاتۆ تەم ناوچەیەکو بەڵگەنامەکانی ئینگلیز خۆی ینی بۆ ناچار بووە هیچ بەرنامەیەکی نەبوو بەڕاستی بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی بەڵام کە دێتە ئەم ناوچەیە هەستەکە لێرە جوڵانەوەیەکەیە لێرە جوڵانوێک هەیە بە ئاڕاستی داواکردنی مافەکانی کورد بۆ دروستکردنی دەوڵەتێکی کوردی لەبەرەوە ناچارە ئینگلیز تا ئەو هەنگاوانەی کە خۆی پێکرێ لەگەڵ یاڕوا بەڵام دوجار کە هەستەکە ئەم جوڵانەوەیە کە شێخ مەحموود ڕابەراتێکە و لەم ناوچەیە ئامانجیەوەیە کە دەوڵەتێکی کوردی دروستکە کاری زەبێن پارچەی کوردستان بگرێتەوە ڕاستی بێ بەڕێگرت لە بەردەمیە ڕاستە لە سەرتاوە ئینگلیز بەس بۆ سلێمانی دێ ئەماکە لە کوردستانە ئەم هەموو ناوچەیەکی جوگرافیای بەرفراوانە بۆ لەم نێوەندەدا
تەنها سلێمانی ئەکرێتە ئاماژ. دواترە بینین ئێمە لە 6 ئەیلولی ساڵی 1930دا دیسان خۆپشاندانی بەردەرکی سەرای سلێمانیە بۆ شێوەیە بێ بۆ سلێمانی ئەمە بوو خۆی لێرە جمهورجوڵەکە بە پلەی یەکەم لە سلێمانیا بووە. جمهورجوڵەکە بە پلەی یەکەم لە سلێمانیە بووە. خەڵکەکە خۆی لێرە سەرانی ئەم ناوچەیە خۆیان داوایان لیریز کردووە بێن هاوکاریان کەن بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی. چکە بیرمان نەچێ هەم بە پێی چواردە بەندەکەی سەرگولسنی ئەمریکا و هەم بە پێی ڕاگانێشی فەرەنسی ئینگلیزیش باسی ئەوە کراوە کە ئەمان هاتوونەتە ئەم ناوچەیە بۆ ڕزگارکردنی ئەو میلەتانی کە لەژێر دەستی دەوڵەتی عوسمانیان یارمەتیان ئەدەن بۆ دروستکردنی خەوارەی سیاسی سەربەخۆ بۆیە. بۆمە بەسەش لەبەرەوەی لێرە جوڵانەوەیەکی گەورە هەبووە زەمینە بەڕاستی پێشینەکەی هەبووە. لەبەرەوە ئینگلیز ناچار بووە هاتوو بۆی بەدەم ئەو خەڵکەوە هاتووە بۆ بزانێت چیان دەوێ. دیارە لە سەرەتا داوا بەشێکی کەم لە داواکانی جێبەجێ کردوون حکومداریەکی کوردی لەم ناوچەیە دروست بووە و ئەگەر چی هەلە سەرەتاشەوە سنوورێکی بۆ داناوە کە نەنابێت لە نێوان ڕووباری سیروان و زەی گەورە تێپەڕ بکەن. بەڵام دوجار کە بینیویانە شێخ مەحموود ئەوێت پەل بەم دەسەڵاتی بیاوێ بەڕاستی تەماعی گەورەتری هەیە ڕێگریان لە بەردەمیان داناوە چکە ئینگلیز بۆ خۆی بەڕاستی ویسێتی ئەو دەوڵەتە دروستکە بە تابەتی کار بەدەستە ڕاستەوخەکانەوە ئەختەر کە لە بەخا حکمیان کردووە بەسم کۆکس و ویلسنە ئەمانە و دیسان مسبێڵ کە ئەم سێ کەسە بە دەرەجی یەکەم دەوری گرنگیان هەوە لە دروستکردنی ئەم دەوڵەتە. ئەمانە هیچ بەرنامەیان نەبوو بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی ڕاستیەکەی. لەبەر ئەوە ئینگلیز ناچار بووە زیاد لە هەر ناوچەیەکی کە لێرەوە بێت. دواتریش لە دوای سەرکوتکردنی جوڵانەوەکەی شێخ مەحموود بە تابەتی لە دوای ساڵی 27ەوە وەختێک خەڵکی ئەم ناوچەیە سەیرەکەن ئەم پارچەی کوردستان واتە ویلایەتی مووسڵ خراوەتە سەر دەوڵەتی تازەی عێراق و بەشێک لەو ئەو ڕاستپاردانەی لیژنەی لێکۆڵینەوە عوسبەتولەمەیش جێبەجێ نەکراوە. لێرە ناڕەزایەتی پێیابێ ناڕەزایەتی پێیابێ بە دوو ئاراستەیەکی ئاشکرا کە لە ڕۆژنامەگەری ئەو وەختی سلێمانی ڕەنگیاوەتەوە لەسەر ڕووپەڕی ڕۆژنامەی ژیان ناڕەزایەتیەکی زۆر لە هەمان کاتە لە دروستکردنی ڕێکخراوی سیاسی و نهێنیە چکە بیرمان نەچێت لە ساڵی 1920 کە قانونی جەمعیەت لە سەردەمی حکومی پاشایەتیە دەرەچێت بە پێی ئەو قانونە کە بە دژای حکومی پاشایەتی کاری پێکراوە بە پێیشێ لە بەندەکانی کورد بۆی نەبووە یعنی هیچ کەس بۆی نەبووە لە عێراق حیزب لەسەر ئەساسی نەتەوەیی دروستکە لەبەرەوە ڕێ لە کورد گیراوە هەم حیزبی سیاسی دامەزرێن و هەم ڕۆژنامەی سیاسیە بێ بۆیە لەبەرەوە خەباتی نهێنی دەست پێکراوە. لێرە پێشتر جەمعیەتی کوردستان لە ساڵی 1922 دامەزەوە دواتر زۆر لەو ڕێکخراوە نهێنیانە کۆمەڵی سەربەخۆی کوردستان کە لە دوای شەڕی دەربەنی بازیان لە ساڵی 1920 تقریبا تا 21-22 هەبووە. دواتر جەمعیەتی زەردەشتیە لە ساڵی 1926 دواتر زنجیرەکەن کۆمەڵی پیشوانی کوردانە حیزبی برایەتیە بەم شێوەیە. لەبەرەوە لێرە بەردەوام جێگەی ناڕەزایەتی بووە. ئەنجا بیریشمان نەچێت لە پاڵ ئەوەیە ناڕەزایەتیەک بە شێوەیەکی ئاشتیانەی شارستانیانە لە سلێمانیا بڕێکراوە. بەڵام ئێمە ئەگەر ئەمە شۆڕکەینەوە بۆ ناو توێژەکانی دیکە یان ڕێکخراوەکان یا بۆ ناو توێژانی ئافرەتان قوتابیان لاوان ئەوەی کە ئەوانی کە بەشداریان کردووە لە حرەکەت و جنبوشەکان لە ناو شاری سلێمانیا تا چەند ئەمە یعنی هەڵقوڵاویەکی واقعی ناو کۆمەلگا بووە چوە بۆ سەرەوە زۆر جار لەوانەیە قسە لەسەرەوە کرێت کە بۆ نمونە بزوتنەوەی شێخ مەحموود یا بزوتنەوەیکی سیاسی یا ئەوەی کە ڕوبەڕووبوونەوەیکی سەرباسی لە ناوچەکەدا بۆ بەهاندان بۆ یا دەستێکی دەرەکیەوە تا چەند هەڵقوڵاوی واقعێکی سروشتی خەڵکی شاری سلێمانی بوو. خۆی ڕاستی ڕەنگە بڵێم ئەوەی سلێمانی لە شارەکانی تری کوردستان جیاکاتەوەیە کە بیری کوردایەت یاخود هەستی نیشتیمانی نەتەوەیی تەنیا لە ناو دەست بژاردەیەکی دیاریکراوە نەبوو بەڵکو ئەتوانی بڵێ زۆری چین و توێژەکانی شارەکەی گرتوتەوە. لەبەرەوە ئەمە زۆربەی چین و توێژەکانی کوردەواری بە تابتی لەم لە شاری سلێمانیە بەشداری هەم جوڵانە سیاسی ئاشکراکەوە نیهێنیەکەشیان کردووە. هەر بۆ نمونە لە ڕاپەڕینی ساڵانی 20 سەدەی ڕابردووە کە دواتر ئەگا بە شەڕی بەردێکی سەرا قوتابیان خوێندکاران دەورێکی زۆر سەرشی گرنگە بینی لەو خۆپشاندانانە توێژی تری دیسان کاسبکار و ئەوە خوێندەواران مامۆستایان دەوری زۆر گرنگە بینن لەو ڕامەیە بپرسم ئەمە تا چەند ئەم ڕۆڵە گرنگەی ئەم شارە شاری سلێمانی هەناردەی ناوچەکانی تر کراوە لە کوردستانە لەوانەیە زۆر جار دەگوترێ ئەوەی کە زۆر باسی سلێمانیە ئێستا بینەرێ سەیریم بەرنامەی ئێمە بکە بە ڕێزی زۆر جەخت لەسەر حرەکەی فکری ڕۆشنبیری سیاسی جوڵانەوەی سەربازی دەکەی لە ناو شاری سلێمانیا لەوانەیە بە جۆرێ لە نادی دەگرتنی شوێنەکانی دیکەبێت. ئایا ئەم باسکردنەی شاری سلێمانی ئەکرێت ئێمە بە شێوەیەکی گشتگیر
باس لەوە بکەین کە ئەمە سیمایەکی گەورەیە بۆ کوردستان یاخود ئەمە ئەکرێ عقلێتێکی لۆکاڵی بەسەر زاڵ بێ وەکو زۆر جار کە باسەکرێ بۆ شارچێتی و سلێمانی چێتی و نادی دەگرنی ئەوانی تر. ڕاستی ئەم قسانەیەمەکەین هەمووی بەڵگەی مێژووی لە پشتە و ئەمە هیچ یعنی ڕاستی جۆرێک لە تۆنڕەوی یاخود لایەنگیری شوێرانەی بۆ سلێمانی تیانە چکە ممانەوێ نەمانەوێ ناوچەکانی تری کوردستانیش کەم و زۆر ڕەنگە لە ئاسێشی بەقەدەر سلێمانی نەبێ ژناوانش هەرێکان دەوری خۆیان لە ژوڵانەوەی ڕۆشنبیری وە سیاسی کوردستانە بینیوە بەڵام ئەمە ئێمە ئێستا قسەمان لەسەر سلێمانی و باسکردنی بەشێک لە سیما و خەسە دیارەکانی ئەم شارەیە ژینە شارەکانی تری کوردستانیش هەر یەکەی بە پێی خۆی بەڕاستی دەوری لە جوڵانەوەی فکری و ڕۆشنبیری کوردستانە بینیوە بەڵام ڕەنگە بڵێم سلێمانی لە زۆر لەو بوارانەیە سەردەقیشکان بێ یاخود ڕەنگە بڵێم پشکی شێری لەم جوڵانەوە فکری و سیاسی و ڕۆشنبیری کوردستانە بەرکەوت بێ هەریز دوور نەڕۆی. بەڵێ ئەو مۆدیلەی کە دروستبوونی ڕێکخراوی سیاسی یا حیزبی سیاسی لە شاری سلێمانی لە پێشی پەنجاکانی سەدەی ڕابردوو دروستە بێت لە حیزبی هیواوە بیگرە بۆ دوای بەڵێ لە پێشی هیوا لە هیواوە دواتر پارتی دیموکراتی کوردستان و هاتنی حیزبی شوعی و یعنی هێزەکانی تر کە دروستە بن تا چەند ئەمانەش بەرهەمی گەشەکردنی یا بەرهەمی گەشەکردنی و پێشکەوتنی قۆناغێکی تری شاری سلێمانە کە درێژکراوی قۆناغە مێژوویەکانی ڕابردووە. دیارە هیچ ینی ئەوە گومانی تیانە لێرە بەردەوام ئاڵوگۆڕی فکری هەبوو بەردەوام گۆڕانکاریی فکری هەبوو ئەگەر تەماشا بکەین ئەبینین لە سەرەتای سەدەی 20 جۆرێک لە بیر و بۆچوون لێرە هەبووە و پەیدابوونی ئەم حیزب و جوڵانەوە سیاسی جیاجیانەکە لە ناوچەی سلێمانیە بە تابەتی زۆری دەستی پێکردووە ئەمە لە ئەنجامی گەشەکردنی کۆمەڵایەتی ئەم ناوچەیە بووە بۆ نمونە پاش کەستی جوڵانەوەی چەکداری شێ مەحموود لێرە خەڵک ڕێگەیەشی تر بۆ خەباتی سیاسیە گرێتە بەرکە ڕێگای خۆپشاندان و مارگرتن و نووسینی نامە و بەزبەتە و سکاڵایە بۆ کاربەدەستانی مەسەلەی ئینگلیز و حکومەتی عێراقی کامە بۆ خۆی سەرڵدانی ئۆپۆزیسیۆنێکە لەو قۆناغە. بەڵێ لەو سەردەمەیە بەڕاستی ئەمە بۆ خۆی بەڕاستی ئەتوانین بڵێن خاڵی وەرسەرخانە لە مێژووی نوێی کورد و بە تابەتی مێژووی سلێمانیە و من پێم وایە ئەگەر حکومەتی عێراقی تۆزێک دووربینی سیاسی هەبووە کاربەدەستانی ئینگلیزیش ڕاستی بەشێک لەو تاوان و گوناحیانەکەوێتە سەر ئەگەر بە پیر لانی کەمی داوەکانی خەڵکی ڕاپەڕێوی ئەم ناوچێ بچوونایە و بەڕاستی ئەو خەڵکە باگر و ئاسنگ وەڵامی نەدرات و من پێم وایە وەزی عێراقیش بەم وەزع ناگەیشت وە کوردیش کێشەکەی بەم شێوە لە وڵاتە ئاڵۆزنا. بەڵێ ئەبینین لە دوای پەنجاکانی سەدەی ڕابردوو بزوتنەوەیەکی دیکە ڕووناکبیری لە ناو شاری سلێمانی وەکو ڕوانگە دروستە بێ تا چەند ئەمەش دەرهاویشتەی ئەو بزوتنەوە و حرەکە ڕۆشنبیریانەی ڕابردووە درێژکراوەی ئەوانە لە ناو شاری سلێمانیدا کە دروستەبێەوە تا چەند هەڵقوڵا و پێداویستی و ئاتاجی شاری سلێمانیە بۆ قۆناغێکە لە دوای ئەوەی کە حیزبی سیاسی دروستە بێەوە نزوجی فکریە بێەوە فکری سیاسی هێزە سیاسیەکان وردە تیۆریزە بێ بۆ ناو کۆمەڵگە. خۆی ڕاستی بەر لە ڕوانگەش بیرمان نەچێت کە تازەکردنەوەی شێعری کوردی هەردیسان لێرە لەم ناوچەیەوە دەست پێەکە لەسەر دەستی مامۆستا گۆران و شێخنووری شێخ ساڵح و ڕەشید نەجیب و بەشێک لەو پەخشان نووس و ئەدیبانی کە لەو سەردەمەیە نووسینیان هەیە و لەسەر ڕووپەر ڕۆژنامەکانی و زمانەیە بڵاو بۆتەوە ڕوانگەش بۆ خۆی هەر درێژکراوەی ئەو ڕەوتەیەکە لە گۆرانەوە دەست پێەکە ڕاستی ئەتوانین بڵێم ڕوانگە هەڵگەڕانەوەیە لەو قۆناغە تاریک و بێدەنگەی کێمە لە شەسەکانە لە جوڵانەوە ڕۆشنبیری ئێمەیە بەڕاستی هەیە و ڕەنگی یاوەتەوە. بەڵێ تەواوی ئەمانەی کە ئێوە هێماتان بۆ کرد ئێستا شاری سلێمانی ئێستش ئەکرێ یعنی ئەو پێناسەی بەسەرابن کە تایبەتمەندێکی سیاسی و کەلتوری هەیەەوە جوڵانەوەیکی جیاواز بە بەراورد نەک لە ناوخۆی کوردستان لەسەر ناوچەک ئاسی پارچەکانی تریش حرەکەیەکی سیاسی و ڕۆشنبیری جیاوازتر لەم شارە بەدیەکرێەوە هەیە. ئەکرێ بڵین دیسان ئەمە شەروەکو تۆ ئاماژەت بە هەموو ڕاندە مێژوویەکاندا لە قۆناغە جیاوازەکاندا درێژکراوەی ئەوانی ڕابردووە. خۆی ڕاستی ئەمەی ئێستاش ئەمەی کە ئێستاش حاڵی حەزر بە تابەتی لە دوای ڕاپەڕینەوە لە کوردستانە بینی هەردیسان ئەگەڕێتەوە بۆ ئەو پاشخانە مێژوویە کە سلێمانی هەیەی کە لە سەردەمی بابانەوە دەست پێکا و خۆناغ بە خۆناغێناوەتی بۆ سەردەمی حکومی پاشایەتی و سەردەمی حکومی کۆماری و ئەم خۆناغە تازەیە بەڕاستی ئەمە هەمووی ئەتوانین بڵین کۆکراوەی ئەو مێژووەیە کە ئێستا بە شێوەی جیاجیایی جوڵانەوەی سیاسی یاخود فەرهەنگی لە شاری سلێمانی ڕەنگەهاتەوە. بەڵام زۆر جار لە هەندێک لە میدیاکانێ بینین زۆر جار دۆخی شاری سلێمانیە
ئەو جوڵانەوە سیاسی و یا ئەو حرەکە ئۆپۆسیۆنە کە لەم ناوچە هەیە بە جۆرە لە دۆخێکی ئەنارشیسیا فەوزەوی و جێرە شێوێنی و تێکدانیا جۆرێک لە ناهاوسەنگی دروستکردن لە ناو مێژووی سیاسی ئەم شاراویان ناکرێت تا چەند ئەمە ڕوانینێکی واقعیانە خۆی ڕاستیەوەش ڕەنگە بڵێم جۆرێکە لە ناحەقی ینی ئەمە سلێمانی بۆ خۆی شارەشی زیندووە و هەر لە کۆنیشەوە بەردەوام ڕوو لە گۆڕانکاری و ئاڵوگۆڕی سیاسی و فکری بووە و بەردەوام لە قۆناغێکانەوەستاوە بەردەوام ئەتوانی بڵین سلێمانی زۆر خۆناغی لە جوڵانەوەی سیاسی کوردیا زۆر خۆناغی ئەتوانە بڵێ قۆناغی حیزبیشی بڕیوە بۆیە بینی بەردەوام لەم شارێ ئاڵوگۆڕ هەیە بەردەوام ملبلانێ ئەو ملبلانەی کە لە سلێمانی هەیە جیاوازە شارەکانی تر بەردەوام ملبلانێکی سەختە. زۆر سپاس بۆ مامۆستا سیدیق ساڵح ئەندامی ئەنجومەنی بنکەیژین لە سێمای سپاس بۆ ئامادەبوونت لەم دیدارە تایبەتی کەناڵی ئاسمایی پەیام. سپاس بۆمانگاریەوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیەتمە کۆتایی دیداری تایبەتی ئەم جارە تا دیدارێکی دیکە بەخوای گەورە و میرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ ئێوەش.